بەناوی خوای بەخشندەی میهرەبان بینەرانی عزیز و خۆشەویستی ڕچەی زانایان سەلام و میهرەبانی خودای گەورەتان لەسەر بێ خۆشحاڵ و شادومەنین کە لە ئەڵقێشی تری تازەی بەرنامەی ڕچە لە خزمەتی ئەوەی عزیز دەبین. خۆشەویستان لەگەڵمان من بەیەکەوە بۆ ئەڵقەیەم جارە دەڕۆینە ژیانی پڕ لە سەروەری ڕێزدار جەنابی مامۆستا مەلا ڕەئوفی شارستێنی کە 91 دانە ساڵ تەمەنی پڕ لە بەرەکەتی بوو. لەگەڵمان من بەیەکەوە دەڕۆینە هاو مامۆستایانی لە لیژنەی فتووە لەگەڵ ناسیا و قوتابیە ئازیزەکانی لە ژیانی پڕ لە سەروەری و پلە و پێگە و پایەی زانستی جەنابی مامۆستا بۆ ئێمە و ئێوەی ئەزیز و خۆشەویست دەدوێن تا دواساتی بەرنامە لەگەڵما بن تا بزانین ئەو کەڵە پیاوە چۆن ژیاوە چۆنیش سەربەرزانە بۆ لای خوای گەورە گەڕاوە. لەگەڵمان بن. ژیان نامەی مامۆستا مەلا ڕەوف شارستێنی ناوی تەواوی ڕەوف ڕەشید قادر مەولودە. ساڵی 1934 لە گوندی بەرزەدەی دۆڵی جافایەتی لەدایک بووە. لە تەمەنی 6 ساڵیەوە لای مامۆستا محەممەد قامیشی دەست بە خوێندنی قورئانی پیرۆز دەکات. بە مەبەستی خوێندنی زانستە شەریعیەکان چەند ناوچەیەک دەگەڕێت و لە خزمەتی مامۆستایانی پایە بەرزی ئەو کات زانست وەردەگرێ. مامۆستا یادگەیەکی بەهێزی هەبووە و شارەزایەکی زۆر باشی لەسەر جەم زانستە شەرعیەکان هەبووە. لە مێژووی کەسایەتیەکانیشدا زۆر شارەزا بووە. دوجار بۆ خوێندنی زانستەکانی کۆتایی فەقێیەتی وەک مختەسەر، جەمع الجەوامع، تەهزیب الکەلام دەڕواتە خزمەتی مامۆستا مەلا سەید عارفی خورماڵی چۆڕی هەر لە خزمەتی مامۆستای ناوبراو لە ساڵی 1975 بڕوانامەی زانستی وەردەگرێت. هەمان ساڵ ژیانی هاوسەرگیری پێک دەهێنێت و لە بەرهەمی ئەم هاوسەرگیریە دەبنە خاوەنی 5 کوڕ و 3 کچ. دوا بە دوای بەدەستهێنانی بڕوانامەی زانستی شەرعی لە مزگەوتی گوندی یاغسەمەر دەبێتە پێشنوێژ و تارخوێن. هەر لە ساڵی 1975 لە بەغدا تاقیکردنەوەی زانستی ئەنجام دەدات و پاش ئەوە بە فەرمیدا دەمەزرێت و پاشان لەم مزگەوتانە بەردەوام دەبێت. گوندی قازان، خانەقای حاجی مەلا عەلی، شارۆچکەی بەرزنجە، مزگەوتەکانی عەلی مارف و شەفیق بەگ لە سلێمانی. لە ساڵی 1984 تا 2005 لە مزگەوتی شەفیق بەگ دەمێنێتەوە و تا ئەو کاتەی خانەنیشین دەکرێت بەردەوام دەبێت لە پیشەکەی. شایەنی باسە مامۆستا مەلا ڕەوف لە هەر مزگەوتێک بوو بێت لە پاڵ پێشنوێژی و تارخوێنیدا مەدرسە و حوجرەی بەردەوامی هەبووە. هەروەها ساڵانی 1995 تا 2008 لە قوتابخانەی شافعی بۆ زانستی ئاینی وانەی وتۆتەوە. شایەنی باسە مامۆستا ئەندامی لیژنەی فتووە بووە لە سلێمانی. دوجار مامۆستا مەلا ڕەوف شارستێنی پاش ساڵانێکی زۆر لە خزمەتی ئاینی ئیسلام لە 4/4 2025 کۆچی دوایی دەکات و لە گۆڕستانی کانیسپی کە لە سلێمانی بە خاک دەستپێردرێت. بەڵێ بینەرانی عزیز و خۆشەویستی ڕچەی زانایان دووبارە سەلامی خوای گەورەتان لەسەر بێ. گوێمان گرت لە ژیانی جەنابی مامۆستا بە کورتی. دەڕۆنە خزمەت یەکێک لە کوڕەکانی هەڵبەتە جەنابی مامۆستای مەرحوم مامۆستا مەلا ڕەئوفی شارستێنی 5 کوڕی هەن. کوڕە گەورەی ئەو کە نەوی مامۆستا ئیسماعیلە، هەم میراتگری معنەوی هەمیش میراتگری زانستی ئەوە. لە میحراب و لە مینبەرە خزمەتەکە کە جێی دەستخۆشی و دڵخۆشیە. ئێمە لە خزمەتی ئەوە باسی خۆناغەکانی جەنابی مامۆستا دەکەین لەسەر تای خوێنی تا ئەو کاتێک کە بڕوانامە وەردەگرێت و دواتریشکە میحراب و مینبەر و هەروەها ئەو مەدرسانێک کە مامۆستا خزمەتی تیاکردنەوە و ئەو قوتابیانێکە لە خزمەتی مامۆستا خوێندوێتی. لە خزمەتی کوڕە گەورەی جەنابی مامۆستا دوێن. مامۆستای پایەبەرز سەلامی خوای گەورەت لەسەر بێت. سەلامی خوا لەسەر هەموو لایەک بێت. بە ناوی خوای گەورەی میهرەبان سەرەتا بە خێراتنی بەڕێزتان دەکەین و دەستخۆشی لە هەموو کارمەندان و بەڕێوبەرانی کەناڵی پەیام دەکەین، بە تایبەتی ئەم ستافە بەڕێزەی کە ئەرک و ماندووبوونیان کێشاوە و لە بەرنامەی ڕچەی زانایانە چوینەتە خزمەتیان و خوای گەورە ئەجر و پاداشی هەموو لایەک گەورەکە. دیارە سەرەتای خوێندنی باوکم لە مناڵیەوە لە تەمەنی 6 تا 7 ساڵی دەست پێ دەکات. یەکەم خوێندن چۆتە خزمەت مامۆستای گوندەکەیان
کە لەو گوندەدا ماوەیەک ژیاوە کە ئەویش گوندی بەرزەدەیە. بۆ ماوەیەک ماڵی باپیرم لەو گوندە نیشتەجێ بوون لە لای مامۆستا مەلا حەمەمینی قامیشی کە وەفاتی کردووە ڕەحمەتی خوای گەورەی لێبێ سەرەتای خوێندن دەست پێ دەکات. چەند مانگێک لەوێ خوێندنەی قورئان دەخوێنێت، لە پاشاندا ماڵیان دەگوازنەوە بۆ شاری سلێمانی، لەوێش درێژە بە خوێندن دەدات و بەردەوام دەبێ. دەچێتە خزمەت مامۆستا سەی عەبدوڵڵای جوانڕۆیی کە مەدرسەی هەبووە و خوێندنی سەرەتایی لەوێوە دەست پێ کردووە، لەوێدا کتێبە شەرعیەکانی سەرەتایی خوێندووە وەکو فەتح القەریب و گوڵستان و بوستان و کۆمەڵە کتێبی دیکە کە لەو قۆناغەدا خوێنداون. ماوەیەک لەوێ دەمێنێتەوە، لە پاشاندا ڕوو دەکاتە مزگەوتی قامیشان لە خزمەت مامۆستا مەلا قادری کۆکۆیی کە زانایەکی گەورە بووە لە شاری سلێمانی. ماوەی ساڵێکیش لەوێدا بەردەوامی بە خوێندن دەدات، وەک ئەو قۆناغەی کە خوێندنی ئەو بابەتانەی تێدایە لەوێدا دەخوێنێ. ئەوە هەمووی لە ناو شاری سلێمانی، لە ناو شاری سلێمانیدا دەچێتە خزمەت مامۆستا مەلا قادر و لە مزگەوتەکەی ئەودا بە درێژە بە خوێندن دەدا. لە پاش ماوەیەک باوکم دەگوازێتەوە بۆ مزگەوتی شێخ سەلام کە لەو کاتەدا مەدرسەیەکی گەورەی لێ بووە. مامۆستا مەلا عەبدوڕەحیمی پەرخی کە زانایەکی ناودار و گەورە بە زمانی ئیمڕۆ عەلامەیەک بووە، ماوەیەکیش لەو حوجرەیەدا دەخوێنێ. بەڵام لەو قۆناغەدا باوکم لای مستەعیدەکانی مامۆستا عەبدوڕەحیمی پەرخی دەخوێنێ. مستەعیدەکانیش کە باوکم لە خزمەتیاندا دەخوێنێ مەلا حەسەنی هیندی بووە کە باوکم لە قۆناغی سوختەییدا بووە، واتە خوێندنی سەرەتایی بووە. مامۆستا مەلا حەسەنی هیندی، مامۆستا مەلا محەممەدی کۆڵیتانی، مامۆستا مەلا محەممەدی کێلویی لەو قۆناغەدا زانستەکانی ئومنوزەج و عەوامیل و ئیظهار دەخوێنێ. ماوەیەکیش لەوێ بەردەوام دەبێت. لە پاشاندا باوکم دەگوازێتەوە و بۆ خوێندن دەچێتە گوندی سەرگەڵوو. لەو کاتەدا سەرگەڵوو مەدرسە و قوتابخانەیەکی گەورەی لێ بووە کە مامۆستا مەلا عەلی سنەیی لەوێ مودەڕیس بووە، تەدریسی کردووە، لەوێش کۆمەڵە عیلمێک دەخوێنێ وەکو خۆی دەفەرمێ مەراح الئەڕواح و سەمەدیە لە گوندی سەرگەڵوو دەخوێنێ. لە پاشاندا لە گوندی سەرگەڵووەوە دەگوازێتەوە بۆ گوندی گەڵاڵە. دیارە گوندی گەڵاڵە لە ناوچەی سلێمانی و لە ناوچەی سلێمانی زۆر مەشهور بووە. مامۆستای گەورە مامۆستا مەلا محەممەد کە نازناوی ڕەئیسیان پێبەخشیوە، واتە زانایەکی ئەوەندە گەورە بووە، ئەم نازناوەیان بۆ هەڵبژاردووە، دەچێتە خزمەت ئەو لە ماوەیەشدا عیلم و زانستەکانی ئەو قۆناغە دەخوێنێ. لە پاش گەڵاڵە مامۆستا دەچێتە گوندی سەرگەڵووش وەکو باسمان کرد لەوێش دەخوێنێ. لە پاش گەڵاڵە جەنابی باوکم دەگوازێتەوە بۆ گوندی سەفرە. لە گوندی سەفرەش لەو کاتەدا مامۆستا مەلا عەبدوڵڵای گەڵاڵە زانایەکی گەورە و ناودار ئالەوێشدا خوێندنەکە بەردەوامی پێدەدا. لە پاش گوندی سەفرە باوکم دەچێتە گوندی جێڵدەرە. لە گوندی جێڵدەرەش لەو کاتەدا بەردەوامی بە خوێندن دەدا. ئەوەی ئەوانەی باسی دەکەین بە تەسەلسول هاتی مامۆستا. بەڵێ، ئەوەی کە باسی دەکەم بە تەسەلسول هاتووە. لە گوندی جێڵدەرەش لەو کاتەدا مامۆستا مەلا حەسەنی هیندی لەوێ بووە. لە پێشیشدا لە کاتی سوختەییدا کە مامۆستا مەلا حەسەن مستعید بووە لە مزگەوت شێخ سەلام، لەوێش لە خزمەتیدا دەخوێنێ. لە پاشانیشدا لە گوندی جێڵدەرە لە خزمەت مامۆستادا بەردەوام دەبێ لە خوێندنەکە.
بۆیە ماوەیەک ئەم دەیانە تێیدا دەخوێنێ لە پاشاندا لە ساڵی 1953 ڕوو دەکاتەوە شاری سلێمانی دەچێتەوە مزگەوتی شێخ سەلام. لەو کاتەدا کە دەچێتەوە مزگەوتی شێخ سەلام لە خزمەت مامۆستا مەلا عەبدوڕەحیمی پەرخیدا زانستەکانی قۆناغی فەقێتی دەخوێنێ. ماوەی 2 ساڵ لەوێ دەخوێنێ لە خزمەت مامۆستا مەلا عەبدوڕەحیمی پەرخیدا شەرحی عەقائید، هەروەها بەشێک لە کتێبی مختەسەر لە خزمەت مامۆستا مەلا ڕەحیمدا دەخوێنێ. لە پاش ماوەیەکیش دەچێتە خزمەت مامۆستا سەی عارفی چۆڕی کە عالمێکی گەورە و ناودار بووە. لە خزمەت ئەویشدا جەمع و جەوامع و تەهذیبی کەلام کە ئەمە دوا عیلمە کە فەقێ دەیخوێنێ پێش ئەوەی ئیجازە وەربگرێ. مامۆستا مەلا عارفی چۆڕیش زانایەکی گەورە و ناودار بووە. 2 ساڵ لە خزمەت ئەویشدا عیلمە کۆتاییەکان دەخوێنێ. لە ساڵی 57 ئیجازەی عیلمی لەسەر دەستی مامۆستا مەلا عارفی چۆڕی یان خورماڵی وەردەگرێت و خوێندن و قۆناغەکانی فەقێتی تەواو دەکات. بەڵێ لەو قۆناغە مامۆستا لەکوێ زەواجی کرد؟ هەر لەو ساڵەدا کە ئیجازەی مامۆستایی وەردەگرێت لە ساڵی 1957 لە هەمان ساڵدا هاوسەرگیری دەکات و خێزان پێک دێنێ. و هەر لەو ساڵەشدا جەنابی مامۆستا مەلا ڕەووف دەبێتە وتاربێژ و پێشنوێژی مزگەوتی گوندی یاخسەمەر. واتە لە 57 کاتێک کە ئیجازە وەردەگرێ هەر لەو ساڵشدا هاوسەرگیری دەکا و دەچێتە گوندی یاخسەمەر. ماوەی 4 ساڵ لەو دێیە مەدرسەی هەبووە. بەناوی خوای گەورە، سوپاس و ستایش بۆ خوای گەورە، سەلات و سەلامی هەتا هەتایی بۆ سەرگیانی پاکی پێغەمبەر صلی الله عليه وسلم، بۆ سەرگیانی یار و یاوەران و شوێنکەوتوانی هەتا هەتایە. بە ئیجازەی مامۆستایانی گەورە و سەروەرم، ئەندامانی ئەنجومەنی باڵای فتووا لە هەرێمی کوردستان نووسینگەی سلێمانی، یەکەم ئێمە دەستخۆشی لە تەلەڤیزیۆنی پەیامەکەین کە بەڕاستی دەمێکەیە ئیش لەسەر زیندووکردنەوەی ژیانی ئەو مامۆستا گەورانە، ئەو زانا گەورانە ئەکا. دوعای تەوفیق و سەرکەوتنیان لە خوای گەورە بۆ دەخوازین و هەروەها هیوای سەربەرزیان بۆ دەخوازین ئینشاء الله و هیوای بەردەوامیان ئینشاء الله. بەنسبەت جەنابی مامۆستا مەلا ڕەووف، مامۆستا مەلا ڕەووف یەکێک بوو لە مەلا باشەکانی ئەم کوردستانە. یعنی کاتێک کە لە شاری سلێمانیە ئەگەر پەنجەت ڕاکێشایە بۆ مەلا باشەکانی سلێمانی، یەکێ لەو کەسانەی کە پەنجەی بۆ ڕائەکێشرا جەنابی مامۆستا مەلا ڕەووف. مامۆستا مەلا ڕەووف تەمەنێکی پڕبەرەکەتی بردەسەرەوە. ئەتوانین بڵین مامۆستا مەلا ڕەووف زیاتر لە 9 سەدا خزمەتی بە ئاینی پیرۆزی ئیسلام، خزمەتی بە زانستە شەرعیەکان، خزمەتی بە خاک و خەڵکی ئەم کوردستانە کردو. جەنابی مامۆستا مەلا ڕەووف لە ڕووی کەسایەتیەوە زانایەکی عاریف و خواناس، یەکێک بوو لە عاریفەکان. مامۆستا زانایەکی متەواضع بوو، پیاوێکی زۆر متەواضع بوو، پیاوێکی کەم نەفس بوو، هەرگیز باسی خۆی و شانازی بە خۆیەوە ناکرد. مامۆستا مەلایەکی زمان شیرین، قسە خۆش بوو. مامۆستا پیاوێکی خاکی، بێفیز و دەعیە بوو. مامۆستا پیاوێکی سەخی تەبع، میوان دۆست، حەزی هەمیشە بە مەجلیسی مامۆستایان و
بەردەوام لە ماڵ و دیوەخانەکەیە میوان و دۆستان لە خزمەتیا بوو. بەندە لە نزیکەی 25 ساڵ لە خزمەت مامۆستا بوو. لە مزگەوتی شەفیق بەک ئێمە دوو مامۆستا بووین، فەرمی هاوڕێ و هاوپیشە بووین و بە حکمی ئەوەی کەوا 25 ساڵ پێکەوە بووین لە دەرەوەی ماڵی خۆیان من لە هەموو کەس زیاتر ئاشنای بووم و شارەزای بووم و تێکەڵی بووم. مامۆستا نمونەی سەبر و ئارامگرتن بوو. زۆر مامۆستایەکی بە تەحمل بوو، چونکە ئیشی مەلایەتی ئەگەر سەبر و ئارامت نەبێ سەرکەوتوو نابیتایە. حتا جارێکیان فەرمووی کە هاتمە ژووری مزگەوت دووسێ کەس دانیش بوون غەیبەتی منیان دەکرد، زۆر سەلامم لێکردن و زۆر بە ڕوویەکی خۆشەوە چاکوچۆنی و هیچ بەسەر خۆم نەهێنا و ئەوانیش بۆ خۆیان تۆزێک شەرمەزار بوون. ینی ئەوەندە سەبر و تەحملی بوو. مامۆستا نمونەی سەبر بوو. بانگخواز و زانا دەبێت سەبری هەبێ چونکە لە سەردەمی فیتنەدا دەژین. ئەوە یەک. مامۆستا خوا عەفووی کە نمونەی خاچی بوون و تەواضع بوو. یعنی بەڕاستی مسقالە زەڕە تەکەبوری نەبوو. ئەو مامۆستایە زۆر خاچی بوو، زۆر متەواضع بوو، دڵی کەسی ئازار نەدەدا، کەسی تەریق نەدەکردەوە، کەسی نەدەشکاند. هەر خۆش بوو لە خزمەتیا دابنشی، دانیشت لە خزمەتیا دڵخۆشی بوو، بەرەکەت دەباری. مامۆستا نمونەی دڵسافی بوو. یعنی سەفای قەلبی گەلێک زۆر بوو، غەرەزی لەگەڵ کەس نەبوو. بە جۆرێک یعنی لەناو مەلایاندا هەندێک حەسوودی هەیە کەوا دەکا ململانێ هەبێ لە بینیانە، بەڵام مامۆستا یەک تۆز حەسوودی نەبوو، چونکە بە حکمی ئەوەی کەوا تەمەنێکی زۆر من لە خزمەتیا بووم پێکەوە ژیاین، مامۆستا کەسێکی زۆر دڵساف و دڵپاک بوو و موسڵمانانی خۆش دەویست. مامۆستا مەلا ڕەوف خوا لێی خۆش بێ نمونەی پێکەوە ژیان و تەبایی بوو کە ئەمڕۆ ئێمە لە ڕۆژێکە ئەژین لەبەرەوەی سەردەمی فیتنەیە و خەڵکەکە دابەش بوو بەسەر ئەحزاب و ڕێکخرا و ئەمانەدا. مامۆستا نمونەی تەبایی، نمونەی پێکەوە ژیان بوو. بە جۆرێک ئێمە لەم ماوەی 25 ساڵەدا کە لە مزگەوتی شەفیق بەک لە کارەزەوشکی سلێمانی پێکەوە بووین، زۆر مهمە دوو مامۆستای فەرمی ئەوقاف نوێژەکانمان بەش نەکرده بوو. ئەگەر لە شوێن دوو مامۆستا بن دەڵێت تۆ نیۆڕۆ عەسر تۆش مەغریب و عیشا، ئێمە نوێژەکانمان بەش نەکرده بوو بە هیچ جۆرێک، بەڵکو پێشبڕکەی ئەوەمان دەکرد تۆ پێش دەکەوی، تۆ پێش دەکەوی، تۆ پێش دەکەوی، تۆ پێش دەکەوی. ئەمن هەموو جار دەمون مامۆستا لەبەرەوەی عیلمەن و سینەن تۆ لە من ئەقدەمتر و ئەفزەڵتری دەبێت تۆ پێشکەوی. ئەوش دەگوت نا دەبێت تۆ پێشکەوی، جاری وا دەگوت تۆ دەنگت خۆشە، جاری وا دەگوت تۆ گورجگۆڵ کۆمەڵە شتێکی ئاوە. یعنی منافەسەمان بوو چۆن یەکتر پێشخەین، بەعکسی کۆمەڵە خەڵکێکەوە کە منافەسەی خراپ دەکەن، ئێمە منافەسەی چاکمان دەکرد. یعنی ئەمە زۆر نمونەیەکی خۆشە کە تۆ 25 ساڵ پێکەوە بین نوێژ دیاری نەکەی، نەڵێ ئەم دوو فەرزە عایدی منەوە ئەو دوو فەرزەش ینی عایدی تۆیە. ئەمە ئەو پەڕی تەمان لە بەرەکەتی مامۆستا بوو کە ئێمە پێکەوە خۆشترین ژیانمان بەسەر بە پێکەوە. بە ناوی خوای بەخشندەی میهرەبان، درود و سڵاو لەسەر گیان و ئارامگای سەروەری گشت سەروەران، پێغەمبەری کۆتا پێغەمبەران، ڕەزا و ڕەحمەتی خوای میهرەبان هەمیشە و هەموو دەم بێتە سەر دڵ و دەرونی هەموو برا و خوشکێکی موسڵمان لە هەر شوێنەکەن، بە تایبەتی ئەم کۆڕی پرخێر و بەرەکەتە لە مامۆستایانی فتوای باڵای کوردستان نووسینگەی سولەیمانی، سڵاوی خواتان لێبێ. پرسیار لەبارەی مامۆستا مەلا ڕەوف هەزار ڕەحمەت لە گۆڕ و ژیانی بێ کە ژیانی خۆی تەرخان کرد لە پێناوی عیلم و ئەدەب و ئەخلاقە، خزمەت بە خۆی، بە خانەوادەی، بە گەل و میلەت و وڵاتی خۆی کرد. ساتێک لە تەمەن و ژیانیدا
کەم تەرخەمی لەو وەزیفەی کە بەسەریەوە ئەجوڵاو ئەی کرد کاتێک سستی تیا نەکرد. مامۆستا وەک بولبولاسا کە بە دەوری گوڵا دێ هەمیشە ئاواتەخوازی گوڵە و بە دەوری گوڵ و باخچەکانە دێ هەمیشە دڵی ئاوێزان بوو بە پەیامی ئیسلام و فەرمودەی خوا و پێغەمبەر صلی الله عليه وسلم. پیاوێکی ڕەوشبەرز و بەئەدەب و دەمپاک بوو. کەسێک ئەگەر وتەیەکی بەرامبەریەکی تر بوو تا لەلای دەیفەرموو واز لەو قسە بێنە بەڵکو غەیبەتی کەسی تر نەکەی نێمە. پیاوێک بوو لە لیژنەی فتووا کارا بوو و زۆر خزمەتی بە لیژنەی فتوایی کوردستان کرد و هەموو مامۆستایان لە بۆ چوونی ئەو مامۆستا بەڕێزە مامۆستا مەلا ڕەئوف زۆر بە قەناعەتەوە فەرمودەکانی ئەویان وەردەگرت. بۆیە دەڵێن هەزار ڕەحمەت لە گۆڕی مامۆستا مەلا ڕەئوف کە بەو شێوەیە بەردەوام خزمەتی علم و ئەدەب و ئەخلاقی ملەتی خۆی کرد لە چاوگەی قورئان و فەرمودەی پێغەمبەر صلی الله عليه وسلم. لە ڕاستیە قسەکردن لەسەر ژیانی مبارەکی مامۆستا مەلا ڕەوفی شارستێنی بەواتای قسەکردن لەسەر ژیانی کەسایەتیەک کە ئەتوانین بڵێن بۆ خوا سڵحاو، خواویست، عیلمویست، خەڵکویست، خۆنەویست. ئەم سیفاتانە ئەم ئاکارە جوانانە لە مامۆستای گەورە و خۆشەویستمانە هەبووە کە لە کردار و لە گفتار و لە وتاریە هیچ کاتێ بەشی نەفس و هەوای تیا نەبووە. ئەو نەخۆنەویست بوو تەنانەت ئێمە شەرممانەکرد لە خزمەتیا کە من چەند ساڵێک لە خزمەتیا بە پچڕ پچڕ دەسم خوێنووە شەرم مەکرد کە پێی ئەوتم مامۆستایە لەسەر و خۆیەوە دای ئەنام. بەڕاستی وەمەزانی بالفعل من مامۆستام. ئەم گەورەیەی مامۆستا ئەم تایبەتمەندیی مامۆستا بە درێژایی تەمەنی لە ڕۆژی ئیجازە وەرگرتنەوە وەک چۆن کە دۆستێکی عەزیزی باوکم بوو هەتاک و دوا لەحزەکانی ژیانی لەگەڵ یا هات، یعنی پچڕ پشڕی و ساردبوونەوە و فتور ڕووی نەکردە مامۆستا لە هیچ ڕوویەکەوە، نە لە ڕووی زانست بەخشینەکەیەوە، نە لە ڕووی خۆنەویستیەکەیەوە، نە لە ڕووی دڵخۆشی و بە بینینی فەقیەکانی لە هیچ ڕوویەکەوە مامۆستا سارد نەبووە. یعنی مامۆستا ڕتمێکی، شێوازێکی، ڕستەیەکی درێژی نەبراوە بوو لە ڕۆژی دەستپێکردنی واجباتی مەلایەتی و وەرگرتنی ئیجازەی عیلمی تا ڕۆژی وەفاتی. بۆیە ئەڵم تا ڕۆژی وەفاتی چونکە کە چاوەکانیشی لە دەستدا و هۆش و گۆشی مابوو هەچ کەسێ ئەچوو بۆ لای ئێو ئێستا چییە خوێنی بە چیەوە مەشغوڵی بە شایەتی چەندین کەس کە من خۆم لە کۆتا حاڵەتەکانی ژیانیشیا لە خزمەتیا بووم. دیارە قسەکردن لەسەر ژیانی مامۆستا پێش منیش هەر قسە ئەکرێ و دوای منیش هەر قسە ئەکرێ و بەڵام تایبەتیەکی زۆر زۆری تایە کە من حەزەکەم لەو ڕوانگەیەوە ئاماژە بە ژیانی جنابی مامۆستا بم. مامۆستا هەچ کاتێک دەرسی بە هەش فەقێک بوو تایە ئەگەر ماوەی دەرسەکە سەعاتێک بووایە نیم سەعات عەقڵی فێرە کرد. مەشهورە لە هەولێر ئەڵێن مامۆستایەک هەبووە وتوێتی من طبعا لە مامۆستا قەدیمەکان تەنەکەیەک عیلم نادەم بە فەقێ ئەگەر تەنەکەیەک عەقڵی نەدەمێ. ئەوە مەشهورە، خوای گەورە لێی خۆش بێ لەو مامۆستاوە ڕێزا. بەڵام بالفعل مامۆستا مەلا ڕەوفی شارستێنی وابوو چۆن لە دوو ڕێگەوە فەقێ زانستخواز ئەیانتوانی سوود لە مامۆستا وەرگرن لە ڕووی عەقلیەوە. ڕووی یەکەمیان مامۆستا خۆی عنی ئاماژەی بەشتەکانە کرد بۆی خوێنکارەکە عاقڵ بێ. ڕووی دووەمی، ڕێگای دووەمی، شێوازی دووەمی خوێنکارە بەتەمەنەکان
هەڵیان ئێنجا لە ژیان و ئاکار و دەرزوتنەوەی مامۆستا. الحەمدوللا من بە گەورەی بووم بە فەقێ لە خزمەت مامۆستا ئەجینە، لە خزمەت مامۆستا شێخ عەلی موفتی و لە خزمەت مامۆستا مەلا یاسینی یاڵان قۆز و لە خزمەت کۆمەڵی مامۆستای زۆرە دەرس بخوێنەوە. بەس لە تەمەنی گەورەیمە کە با بڵێن لە 2012 بۆ نزیکی 2010 بە پچڕی لەگەڵ خوێنی ماستەر و دکتۆرای هەچ کاتێ هاتمەوە چوومە خزمەتی، بۆیە من هەست بەم وردەکاری ئەەکەم. والرابع الإسلام فتصرف التركة لبيت المال. يسمي بريتيل حكومات. يعني هذا بالكثير نبو يعني كيبه حكومة ديبه. بديبه. يجي نرحم الإسلام يا إخوان بشن. أنا يدري محمد على بشتاك له. إرثا إذا لم يكن وارث بالأسباب الثلاثة. أيوة يذهبوا حكومتها. أشتري لوالد الجماعة هل بحكومتها. بعض العلماء على دولة رد لك الشهر. بيو ولا كان. برد بويش. رد فيش حكومتك به. أجا حكومتنا عدل به. أجا حكومة عدل به. پارێزی خوا خەرشکە ئەیگرێ. لە پەروەردگاری میهرەبانە پاڕێمەوە لە مامۆستایانمان خۆش بێت، ئەوانەی کە کۆچیان کرد و ئەوانەشیان کە لە ژیانان خوای تەعالا تەوفیقمان بدا هەمومان لە خزمەتی ئەم دینە هابین. بەڕاستی مامۆستا مەلا ڕەوفی ڕەحمەتی یەکێ بوو لەو مامۆستایانەی کە جێی شانازی مامۆستایانی ئاینی بوو. شخصێک بوو شخصیەتی خۆی پاراستە بوو، هیمەتێکی بەرز، ڕۆحێکی بەرز. ئەوەی کە من بەلە مامۆستا شافعی خۆزای بات و ئیشارەتی بەکرێکەوە کە قەد ماندوونەیە بوو لە دەرزوتنەوە لە جوابدانەوەی مەسائلی شەرعی یەک دەقە کۆتایی نەکەشتێکی کە لە ژیانی ئەوە کە من بەلامەوە زۆر مهمەوەیە کە هەوڵی داوە وەک مامۆستایەکی هەست بە مەسئولیەتکار لە بنەماڵەکەی خۆش یا بە جوانی ئەم دینە ڕنگ داتەوە. جگەرگۆشەکانی خۆی لەسەر بەرنامەی خوا پەروەردە کرد بۆی کە ئێمە بیان ناسین. من حەزەکەم سەرنجام بۆ ڕابکێشم شخصێک کە گوتیان پێغەمبەر صلی الله علیه وسلم متوەفا بووە، خەڵک ئەژنۆیشکە ئەوش لە یەکیان گوتی بەڕاستی خۆشتانەویست، گوتیان ئەی وەڵا خۆش فەموتوا عەلی ما مات عەلەیه، ئەو چۆن مردووە ئێوەش ئاوا بمرن مادام خۆشتانەوێت. چاوەڕوانی وەکەین لە جگەرگۆشەکانی هەمویان بە کوڕ و کچەوە کە وەکو بەردەوام تا ئەو پەروەردەی کردوون لەسەر ئەم بەرنامەی خوا هەر بەو شێوە خزمەتکاری ئەم دینە بن، خزمەتکاری عەقیدەی ڕاست بن، خزمەتکاری علومی شەرعی بن، بە گوێرەی توانای خۆیان دوعای خێریان بۆ بکەین، خوای تەعالا تەوفیقیان بدا و بەڕاستی دوعای خێریان بۆ بکەین لەسەرەوە کە هەتاوەکو لە ژیانە بوو مامۆستای ڕەحمەتی بە جوانترین شێوە خزمەتیان کرد و لە پێشوازی ئەوانە بوون کە ئەچون بۆ خزمەتی بۆ حاڵپرسی و هەرچیان بۆ کرابێت لە خزمەتی ئەو فەقیانەی کە لە خزمەت مامۆستا حتا لە ماڵی خۆیان دەرسیوتوێتەوە لەو کۆتاییان نەکردو و هەمیشە بەرەو پیریان چوون و ڕێزیان لێگرتوون. خوا جەزای خێری هەموو لایەکیان باتەوە، خوا تەعالا تەوفیقیان بدا لەسەر ڕێبازەکەی ئەو بەردەوام بن و لە قیامەتا لە بەهەشتەکەیە لەگەڵیان کۆمان کاتەوە. بەڵێ بینەرانی ئازیز و خۆشەویستی ڕچەی زانایان، لە خزمەتێکێک لە مامۆسایزەکانی شاری سلێمانی دەبین کە دۆستێکی دێرین و گیانی بەجیانی و هاوسەفەری جەنابی مامۆستا بوو کە زۆر لە ژیانی جەنای مامۆستا و سەربردە و خەسڵ و سفەتەکانی جەنای مامۆستا شارەزایە، ئەوش ڕێزار جەنای مامۆستا مەلا فاتحی شارستێنیە. ئێمە لە خزمەتی ئەو پرسیارانە ئاراستی جەنابێکی کە ئەو خەسڵەت و سیفەتە کاریگەرانی کە لە جەنای مامۆستادا هەبوون چەند و چۆن بوون و بە چ خاڵێک لە ژیانی ئەوە زۆر سەرسام بوو. بەڵام بەردەوە پرسیارێک تایبەت لێ دەکەم سەبارەت بە بەرنامەی ڕچە بە سەلامی خوای پێ بگەێنە مامۆستا جان. سەلام عەلەیکوم. عەلەیکوم السەلام وەڕەحمەتوڵڵاه. مامۆستا لە زۆر دیمانە بینیمانە کە بەڕەسان دەفەرمونون کاتی ئەوەم نیان سەیری تەلەڤیزیۆن ناکەم، بەڵام سەبارەت بە بەرنامەی ڕچەی زانایان ئەڕێی جەنابتان چۆنە؟ ئاخۆ بینەری نیان نا؟ بسم الله الرحمن الرحیم. سپاس و ستایش بۆ پەروەردگاری جیهانیان، درود و سڵاوات بۆ سەر گیانی پێغەمبەری پێشەوامان محەممەد صلی الله عليه وسلم، ڕەحمەت و بەرەکەتی خوای پەروەردگار لەسەر ئال و ئەسحابی پێغەمبەری خوا بێت، لەسەر زانایانی ئیسلام، ئەو مامۆستا بەڕێزانەی کە بە شەونخوونی زانستیان بەدەستێنا و بە ئەمانەتەوە بە ئێمەیان گەیاند، لە ناویشیاندا خوای پەروەردگار
لە مامۆستا مەلاڕەوفی شارستێنی خۆش بێ، جێگەی بەهشتی بەرین بێ، خی گەورە لە جیاتی ئێمە و مامۆستایان پاداشتی بداتەوە. بە حقت بە پرسیارەکەی جەنابەت، وڵی من ڕۆژگار خەریکی کار و کەسابەتی خۆمم، ئەلحەمدوللا بەدەستی خۆمان دەژی، نەک لە سەموچێ ئەوقاف و یارمەتی دەوڵەمەند و ئەمانە. ئەو شەوگارش کە دەمێنێتەوە دەچینەوە ماڵەوە، کاتەکانم هێندە بەلاوە بە نرخن بۆ نووسین و ئامادەکردنی وتار بۆ خوێندنەوەی ئەو کتێب و بابەتانی لەبەردەستمان نایبەخشم بە تەلەڤیزۆن و بە تۆڕە کۆمەڵایەتیەکانیش بەکار نایەنم، بەڵام وەکو ڕچەی زانایان بەڕاستی وە دەزانم کە کردنەوەی ئەو بەرنمەیە لە ماڵەکەیدا و یادی بەخێری ئەو زانا پێشینانەی ئێمە کە بەڕاستی بۆ خوا سوڵحاو بوون، بەڕاستی نێت پاک بوون، لەگەڵ دنیایەکی حرامدا تێکەڵاو نەبوو بوون، ئەوەی کردیان خالیسەن مخلیسەن بۆ خوای پەروەردگار بوو. کاتێک کە ناویان دێ ئینسان چاوەکانی پڕ دەبێت لە فرمێسک بە خۆماندا دەچینەوە، ئەوان لە پێش ئێمە دنیایان بەجێهێشت، بەڵام دنیا بەسەریاندا زاڵ نەبوو، دنیایان بەکار هێنا، دنیا بەکاری نەهێنان. منۆک خۆمەوە دەرسانی لێوە دەگرن، بەڵکو بتوانین بە هەنگاوەکانی ئەواندا بڕۆین و پاشان ذکری ساڵحان بەرەکەتی پێوەیە، تا شوێنەکە ذکری ساڵحان و خواناسان و زانایانی ئیسلام بکرێ، شەڵا ئەو ماڵش بەرەکەتی بەسەرا دەڕژێ. بۆیە زۆربیان وڵا ئەوەندەی دەرفەتم بوو بێ هەوڵم داوە لە دەستم نەچن و تەماشایان بکەم. خوا پاداشتی جەنابی شداتەوە ئینشاءڵڵا هەروە لە خزمەت زانایانی پایەبەرزی ئیسلام بە تایبەت ئەوانەی کەوا کۆچکردون وەفادار بین بەرامبەریان. یاخۆ دەستخۆش سوپاس جەناب دەکەین مامۆستا. مامۆستا بەڕێز بێنە سەر باسەکەی خۆمان، با لە دەست پێکا بزانم ئاشنابوونی زنای مامۆستا، ینی ئاشنابوونی زەنابتان بە مامۆستای مەرحومە چەند و چۆن بە لە کاتێکا بەڕسان لە خزمەت نەتان خوێندەوە، بەڵام ئەوەی کە لە پێش بەرنامە بیستمان بەڕسان زۆر شارزای ژیانی زانای مامۆستان چۆن بوون؟ من لە خزمەت جەنابی مامۆستا مەلاڕۆفی شارستەیندا هیچ دەرسێکم نەخوێندەوە وەکو فەقیهەتی، بەڵام زۆر لە خزمەتیدا بووم، دیارێ مە تەمەنمان یەکجار زۆر بۆ لە تەمەنی باپیرماندا بوو، بەڵام بە حکمی ئەوەی جەنابی مامۆستا کەسێکی زۆر خۆ بە کەمگر بوو، نەک هەر لەگەڵ منە، لەگەڵ هەموو فەقێ و مامۆستایەکە، و سیلەی ڕەحممان ئێمە لە بەیندایە خزممانە، بە پیرانمان خزمن، هەر ئەسڵی خۆی هەردووکمان شارستێنین. زۆر جار لە خزمەت جەنابی حاجی شێخ جەلالی گاپیڵۆنیدا پیاوێکی هەم شێخی تەریقەت بوو، هەم پیاوێکی عالم و زانا بە قورئان و سونەت بوو، و ئەویش پیاوێکی زۆر خۆ بە کەمگر بوو و خۆشەویستی زۆر بوو لە منتیقەکانی جافەتی و لە شار باژێر و لە دیوی ڕۆژهەڵاتی کوردستان. مامۆستا مەلاڕۆفی دایمە لەگەڵ خۆی یعنی دەژێڕا بۆ ئەوەی کەوا تووشی کاری ناشەرعی نەبن، ئاگاداری کاتەوە لە هەر هەڵە و کەم و کوڕیەک لە ڕێباز و تەریقەت و ئەوانەدا. جەنابی ماوە حاجی شێخ جەلالی گاپیڵۆنیش یەکێک بوو لەو زانانەی کە پێویستە بەردەوام یادی بکرێ، پیاوێک بوو دەیزانی من نە سۆفیم نە دەروێشم نە زۆر مەحبەتی تەریقەت وانەشم هەیە، ینی مەشرەبی ئەوانم نەبوو، بەڵام یەکێک بوو لەوانەی کە زۆر خۆشی دەویستم. جەنابی مامۆستا مەلاڕۆفی وەکو شەرعزانێک بەردەوام پێی خۆش بوو، دەیفەرموو قوربان لە خزمەت تابین. خەڵک گازاندەی ئەوە نەکا بۆن منە زۆر لەگەڵی نی، بەڵام لە کاتێکە تەسۆفی حەقیقەت خۆشەوێ لەگەڵی ئەمە بەستمەوەی نە سۆفی بووم وەکو بوون سۆفی بم لەگەڵ فڵانە، نە تەریقەتێکم قبوڵ بووە، بەڵام بەردەوام شێخی گەیلانی، ئیمامی ڕەبانی، ئەوانە لە کتێبەکانی هەتا من جمعەی ڕابردوو لە مزگەوتی خۆمان باسی شێخ عەبدولقادری گەیلانیم کردو، باسی الفتح الرەبانی والفەیض الرەحمانی بۆ خەڵکی خوێندوتەوە. ئەوە بابەتێکیکەیە، بەڵام مەبەستمەوەیە جەنابی مامۆستا حاجی شێخ جەلالی گاپیڵۆنی دەیفەرموو مامۆستا مەلاڕۆف بەرەکەتمانە، چونکە پیاوێکی شەرعزانە، ئەگەر لە شوێنە هەڵەیەکیشمان هەبێ ناهێڵە بکەوێت سۆفی و مرید و دەروێشەکانمان بکەونە هەڵەوە. سوای کردو مامۆستای مەرحوم بەڕێستان هەڵبژێری بۆی کە هاوڕەفیقی ئەو بن. واللهی یەکەم وەکو سیلەی ڕەحم، دووەمیشیان دەیزانیمە چەندمان خۆش دەوێ، وەکو الئەڕواح جونود مجەندەدە، بە یەکتر خۆشحاڵ بووین. مامۆستا هێندە ڕەفاقەتی خۆش بوو، هەستت بە بێتاقەتی نەدەکرد، پیاوێکی ئەوەندە متەواضع دەچوو هەر شوێنێک ئێمە شانازی بەوە دەکەین وەکو شارستێن باش بوو ناوەکەمان بۆ خۆمان پچڕیەوە. جەنابی مامۆستا ئەوەندە خۆشەویستی ناو خەڵک بوو، مامۆستای بەڕێز دەچوو هەر شوێنێک مەلایەتی کرد بێ خەڵکی ئەو شوێنە حەزیان کردو بڵێن مامۆستا مەلاڕۆفی فڵان شوێن. لە دواییدا ئێمە خۆمان وتمان کاکە مامۆستا مەلاڕۆف شارستێنەییە، هەرچەند سوپاسی جەنابیشتان دەکەین وەکو هەردێک کە مامۆستا ساڵانێک لەلاتان بووە، ئەوەندە مامۆستا خۆشەویست بووە کە خەڵک ڕۆیشتووە و توانە مامۆستا مەلاڕۆف خەڵکی ئێمەیە، گوندەکەی ئێمەیە، بەشێکە لە ئێمە، بەشێکە لە کەسوکاری ئێمە، دەلالە لە گەورەی محبوبی زەنای مامۆستا ڕەحمەت لێ بەڵێ لەوەی کە مامۆستا سوپاس هەندێک مەلاهەیە لە شوێنێکی دەڕوا هەب عازی دەڕوا، وا دەڕوا کە دوایی مەحبەتیان نییە، وا دەڕوا کە مەرحەبایی نامێنێ، بە عازی دەڕوا. جەنابی مامۆستا سوپاس بۆ خۆی گەورە خوا لوتفێکی لەگەڵ کرد بوو، لە هیچ گوندێکە لە هیچ مزگەوتێک نەڕۆیشتووە نەک بە عاجزی، بەڵکو دانیشتوانی ئەو شوێنە بۆی گریاون، هەتا مردن سیلەی ڕەحم و مەرحەبایی و دۆستایەتەکە هەر ماوە.
هەمویان عرزم کردی تەنان خەریب و شارستێنەیەکەمان لێ بستێنە هەر کەسە بە خۆی زانی زۆرێک لە هاو نیشتمانیانی خۆمان نەیانزانانی شارستێنی کوێیە بەڵام بە سایت جەنابتانە شکر مەشهور و بەڵام ئێمە لە ڕسێ زانێ دەڵێن بابەجان شارستێن تەنها کەڵە پیاوەیان نییە لە ڕابردوش ئەوانەیە هەبوون کە ئێستانە باسییان دەکەین شارستێن الحەمدوللا بەردەوام مەدرسەی شەرعی هەر هەبووە بە تایبەتی لە سەردەمی جەنابی مامۆستا مەلا ڕەسووڵی شەهید هەبووە ساڵی 76 بۆ 77 بەعز شەهیدی کرد لە ناو گوندی شارستێنە لەگەڵ شەهیدانی شارستێنە یەکەم کەس کە بەعز کابرا بە دەماچەکەی خۆی مامۆستای ڕەمی کرد لە لای گۆڕستانی شارستێن ئەو مامۆستا مەلا ڕەسووڵی شەهید بوو مامۆستای مەلا ڕەسووڵی شەهید ینی چەندەها فەقەی ئیجازە داوە مەدرسەی گەورەی لێ هەر لە ناو گوندی شارستێنە ینی گەورەترین مەدرسە هەبووە کە مەدرسەی شارستێن بۆ بە سەرپەرشتی جەنابی مامۆستا مەلا ڕەسووڵی شەهید مامۆستا مەلا ڕەسووڵی شارستێنی مامۆستا مەلا ڕەوفی شارستێنی یەکێک بوو لەو زانایانە کە لە جافەتیدا وێنەی کەم بوو لە ناو شارستێنە کەم بوو یعنی هاوشانی مامۆستا مەلا ڕەسووڵی شەهید و مامۆستا مەلا مەحموودی شارستێنی بوو ئەینا نمونەی کەم بوو لە هەموو منتیقەی جافەتیدا زانای گەورە هەڵکەوتون بەڵام مامۆستا مەلا ڕەوف وێنەی کەم بوو ئەو خەسڵەت و سیفەتانە جەنابی مامۆستا کە بەڕەسەن دەتوانێت باسی بکەین لەو ڕەوشتە بەرزانەی لەو ئاستەی لە ڕووی زانستیەوە هەم لە ڕووی کاریگەری کۆمەڵایەتی جەنابی مامۆستا هەبوونە کامانن کە بەڕەسەن دەتوانی لەمانی باسکەن جەنابی مامۆستا مەلا ڕەوف یەکێ لەو سیفەتانەی کە من زۆر سوودمەند بووم لێی دوو شتی تێکەڵاو نەدەکردن مداراتێکی جەنابی مامۆستا زۆر عەجیبی هەبوو مدارات و ناسی سادەقەت و نەگەل لە ڕووی سەنەدیشەوە فەرمودەکە زۆر بەهێز نەبێ شتێکی زۆر جوانە باڵێ منتیقیە زۆر بە سەدەقەی دەزانی هەڵس و کەوتی جوان ئیدارەکردن لەگەڵ خەڵک دڵنەڕانجاندنی خەڵک بەڵام بە ئاگاداری ئەوەی تووشی مداهەنە نەبی لەسەر حیسابی دین و ئیمانەکەت نەبێ لەسەر ئەوە حیسابی ئەوە نەبێ قسەی زاڵمێک بسەلمێنی بۆی کە تۆ لە شەڕ بە دووربی جەنابی مامۆستا زۆر ئەو تەوازونە زۆر زەحمەت ڕادەگیرێ من ئەو هەموو ساڵانەی کە لە خزمەتیدا بووم و هاوسەفەری زۆری بووم هاومەجلیسی بووم ینی من دیارە وەکو منداڵی ماڵەکەیان وا حیسابی بۆ دەکردین وەکو کوڕەکان خۆمان حیساب دەکرد وەکو نەوەکانی من خۆم حیساب کردێنە جەنابی مامۆستا لە ئاستیوەدا نەبوو داوای لێبوردن دەکەم بڵێم من هاو ڕەفیقی مامۆستا بووم ئەوە لوتفی ئەو دوزار هەر هاوڕێ بوون گەورەی ئەوە دەنوێنێ بەڵام ئێمە وەکو ئەولادەکان خۆمان حیساب دەکرد و ئەویش ئێمەی وەکو برازا و خوارزای خۆی حیساب دەکرد ینی ئاوا بەو نەزەرە دەڵێم تەماشام دەکرد مامۆستا مداراتێکی زۆر عەجیبی هەیە مامۆستا لە کۆمەڵە شوێن مەلا بووە کە بنکەکانی سەرکردایەتی شۆڕشی نوێ و ئەوانەی لێ بووە کە خەڵک زۆرجا مامۆستایانی ئاینی بەریەکەوتنی بە قووەتیان دەبوو لەگەڵیاندا مامۆستا بەبێ ئەوەی ڕۆژێک لە یەک پرەنسیبی ئاینی ئیسلامی لادا یەک فتوای هەڵەی پێ بدرێ یەک مەیلێکی بەلای حیزبێکی عەلمانی شتێکدا بوو بێ یەک داواکاری لە مەسئولێک بوو بێ شتی وای حەد نەبووە ئەوەندە مداڕاتی بە قووەتی هەبوو خوای گەورە سام و هەیبەتێکی دابوویە هەر بەرپرسێکی پێشمەرگە جار هەبوو خەڵکە بۆ لەسەرەوە بۆ ئیعدامی کەن توێنە مامۆستا مەلا ڕەوف تەکلیفی بۆ کردوتیت مادەم مامۆستا مەلا ڕەوف تەکلیفی بۆ کردو قەینا ئازادی کەن قسەی مامۆستا ڕەت نابێتەوە یعنی بە زمانی شیرینی خۆی بە هەڵس و کەوتی بە نەرمونیانێکی بەخۆ بە کەمگریەکەی خۆشەویستیەکەی خۆی لەلای ئەوانەش سەلماندە بوو ڕەحمەتی خوا بەسەر ڕۆحی مامۆستای مەقصودمان هەموو لایەکمان بەڵام ئەو مامۆستایەکە ئێستا باسەکە باسی پیرۆزی ئەوە کە بەڕاستی مامۆستایەکی خۆشەویست بوو لە دڵی هەموویەکێ لە مامۆستایانی ئاینی ئەم وڵاتەی ئێمە پیاوێکی ناسرا و معروف بوو وەکو مامۆستا جەنابی مامۆستا مەلایەتین ئیشارەی بەو نوقتەیە کرد پیاوێکی معروف بوو هەتا بڵێ زیرەک بوو هەتا بڵێ بەدین و بەڕەبوش بوو هەتا بڵێ زمان پاک بوو هەتا بڵێ کاتیم الئەسرار بوو ئێمە وشەیەکە زۆر بەلامانەوە ئەو گەورەیە کە ئینسان کە بە کوردی پێی ئەوترێت سڕپۆش پیاوێکی سرپۆش بوو بەو واتایە دنیا وێران بواە باسی یەکێکی نەئەکرد هەزار مەسەلە ڕووی بێت وایە تا پرسی پێ نەکرایە لە پرسەکەیدا زۆر بە ئیژمالەوە قسەیە کرد نەی ئەوێ بستێتە ناخی ئەو مەوزوعەوە کە جێگەی ئیش ئەو نییە حەزی ئەکرد هەر کەسێ بە ڕێزەوە ناو ببرێ هەر کەسێ بە ڕێزەوە باس برێ
هەر کەسێ بەڕێزەوە یاد بکرێ ئەمانە هەموو ئەو مامۆستایە لە ژیانی خۆیان حەزی لەو کارانە کرد. زمان پاک، قسە خۆش، ئێمە ئەمڕۆ باس لە زانایەکی گەورەی میلەتی خۆمان جەنابی مامۆستا مەلا ڕەوفەکەین کە بەڕاستی مامۆستا مەلا ڕەوف بۆنوبەرامی زانا گەورەکانی لێ هات کە تەماشاد ئەکرد بە دیمەنی کە لە خزمەتیا ئەووی بۆنوبەرامی ئەو مامۆستا گەورانەی لێ ئەهات کە بەڕاستی پارچەیە بوون لە نور و لە عیلم و لە ئەدەب. ئەمە خۆشبەختانە لەم گەڕەکەیە 38 ساڵێکە بوو کە بە خزمەتی مامۆستا ئەگەیشتین، چ لەو سەردەمەی ئێمە مناڵ بووین تا گەورە بوون لە خزمەتی مامۆستا بە خزمەتی ئەگەیشتین. مامۆستا مەلا ڕەوف نوێنەرێکی سەنگینی مامۆستا پێشینەکانی خۆمان بوو، چ لە ڕووی عیلم، چ لە ڕووی ئەدەب، چ لە ڕووی زوهد و دنیانەویستی، لە ڕووی خزمەتکردنی زانستە شەرعیەکان. کە تەماشای مامۆستا مەلا ڕەوفمانە کرد زانایەکی گەورە ئەهاتە بەرچاومان کە لە زانستە شەرعیەکانە قاڵ ببوو. ئەتوانم بڵێم لە زانستە شەرعیەکان بە گشتی و لە زانستی میرات بە تایبەتی تاقانەی سەردەمی خۆی بوو. بڕوا ناکەم هیچ قانونیەک، بڕوا ناکەم هیچ زانایەک لە دەرەوەی کوردستان وەکو مامۆستا مەلا ڕەوف متەبەحیر بوو بێ لە زانستی میراتە. بە تەواوی مەعنا ئەو مامۆستا بەڕێزە زانستی میراتی ئەزانی بە هەموو لە کوپۆپەکانیەوە. کاتێک کە ئێمە لە خزمەتی مامۆستا ئەبووین لە یەک کاتا مامۆستا زانایەکی لوغەوی بوو، زانایەکی مەنتیقی بوو، شەرع زانێ بوو، ئوسولیەک بوو و زانایەکی شارەزا بوو لە نەسەبە. یعنی ئەگەر ئێستا باسی کەسایەتیەک بکردایە مامۆستا ڕەگوڕیشەی ئەم کەسایەتی ئەناسی کوڕی کێیە، ئەویش کوڕی کێیە، خەڵکی کوێن، لەکوێوە هاتوون، چۆن گەشەیان کردووە. یعنی زانایەکی مۆسوعی و بە تەواوی مەعنا. خۆشبەختانە من لە ساڵی 2010 تا ساڵی 2018 کە بوومە سەرۆکی لیژنەی فتوای سلێمانی، لە ڕووی ئیداری و شەکڵیەوە من سەرۆکی لیژنەکەم و ئیلا من قوتابیەوە مامۆستا بەڕێزانە بووم، جەنابی مامۆستا مەلا ڕەوف ئەندامی لیژنەی فتوا بوو. کە جەنابی مامۆستا مەلا ڕەوف دائەنیشت ئێمە کۆڵەکەیەکی پتەوی عیلمی لە مەجلیسەکە دائەنیشت. یعنی لە یەک کاتە مامۆستا بە وەڵامەکانی، بە سەرنجەکانی، بە دنیابینیەکەی مەجلیسەکەی دەوڵەمەند ئەکرد. سەرەتا لەخوای گەورە ئەپارڕێمەوە جەنابی مامۆستا مەلا ڕەوف، حەزی مامۆستا مەلا ڕەوف ڕۆحی بە بەهەشتی بەرین شاد بێت. هەرچی شتی جوان بڵێ لە حەقی مامۆستا مەلا ڕەوف هەر شایەنێتی. لەبارەی ئەو پیاوە مەسنەوە تەنها دوو کەلیمە ئەڵێم. یەکەم ئەڵێم مامۆستا مەلا ڕەوف مەعروف بوو. مەسەلێکی عەرەبی هەیە ئەڵێ مەعروف یعنی کەسایەتێکی زۆر ناسراو بوو. مەسەلێکی عەرەبی هەیە یا قاعیدەیەکی عەرەبی هەیە دەڵێت المەعروف لا يعرف. معروف تعریف ناکرێت چونکە لەوانەیە هەرچەندێ تعریفی بکەیت مافی خۆی نەیەتێ. خاڵی دووهەم حەزم کرد ئەوە بڵێم کە مامۆستا مەرحووم مامۆستا مەلا ڕەوف مامۆستایەکی ئاینی بوو بە معنای کەلیمە. مامۆستایەکی ئاینی بوو بە معنای کەلیمە، بەو واتایە هەمومان لەوانەیە لە درێژی حەیاتە تۆزێ دنیامان تێکڵاوی مەلایەتەکەمان کردبێت، بەڵام بە قەنەعەتی من مامۆستا مەلا ڕەوف هەموو مەلایەتێکەی خالیسەن مخلیسەن بۆ خوا بوو،
هیچکی تێکلااو نەکرد بوو خوای گەورە ئەم جاریژەڵێن بە بەهشتی بەرینی شادکە لەگەڵ هەموو مامۆسا گەورەکانمانە و ئێمەش لە فەیز و بەرەکەتی ئەو مامۆسا گەورە و مەزنانە بێبەش نەبن ئینشاءالله. بۆ گەورەبوونی خۆم بۆەوەی کە پێی گەورە بم من هاتووم کە باسی مامۆسای بەڕێز بکەم بۆی کە پێی شەڕە من بم ئەگیرا من خۆم بە شیا و شایستی ئەوە نازانم کە وەسف و سایشی مامۆسای بەڕێز بکەم چونکە بەڕاستی هۆکارێکی سەرەکی بوو بۆ پێگەیاندن و تێگەیاندن و پێگەشتنی ئێمە ئەو هۆکار بووکەوەی کە ئێمە بتوانین لێرە قسە بکەین و لێدوان بدەین و باسی بابەتی علمی و زانستی بکەین. بەڕاستی مامۆسای بەڕێز ڕۆڵێکی گەورەی هەبووە لە پەروەردەکردنی فەقێ و مامۆسای بەتوانا و شارەزا و من نزیکەی 5 ساڵ لە خزمەتیا بووم لە خزمەتی جنای مامۆسا بووم خی پەروەردگار لێی خۆش بێ و دەرەجی عالی کات کە بەڕاستی دەستێکی کارامەی هەبوو لە بوارە جێجیەکانە بە تایبەتی لە بواری لوغا کە ناسراوە بە علمی نەحو سەرف مامۆسای بەڕێز لەو بوارەدا زۆر شارەزا و زۆر بەتوانا بوو هەتا لە لیژنەی فتوا نازناوی بەوە دەرکرد بوو پێیان دەوت قاموسەکەی شافعی. من چەند جار لە خزمەتیا بووم کە مامۆسای بەناوبانگ مامۆسای بەتوانای شارەزای لەم کوردستانە لە کاتی دەرزە پەیوەندی بە بابەتێکی جوزی هەبووە پەیوەندی بە مامۆسای بەڕێز دەکردەوە ینی ئەوەندە ئاسی علمی بەتوانا و لێهاتوو شارەزا بووە تا مامۆسایانی منتیقەکە و مامۆسایانی کوردستان بە شێوەیەکی گشتی پەیوەندی زانستیان هەبوو لەسەر دەستی مامۆسای بەڕێزان فێری علم و زانست و زانیاری و بە تەواوی بابەتەکانی بواری علمی بوون. هەندێک کەسەیە لە ژیانە گەر بەس لێدوانێک لە سەریان هەندێک قسە بکەیت مای شانازی و فەخرە جا چ جای بۆ ئێمە کە وەکو ناولقی سلێمانی چ وەک بەرپرسیارێت چ وەک کارگەڕی لقی سلێمانی 15 ساڵ زیاتر لە خزمەت مامۆستای بەڕێزا بوو کە ئەندامی ئەنجومەنی فتوای باڵا بووە مامۆستا ئەندامی ئەنجومەنی لەق بووە مامۆستا مەلاڕەوف هەر چەندێک لێی بدوێی هێشتا حەقی خۆیمان نەداوەتێ چ وەکو مرۆڤێک کە مرۆڤێکی بە ڕەوشت مرۆڤێکی بە ئەمەک مرۆڤێکی ڕەوشبەرد و لەسەر خۆ من و هێور کاری هەڵچوونم پێوە نەدیوە چ وەکو کوردێک و مامۆسایەکی کورد کە هەموو کات لە ناو گەلەکەی خۆیان لە دێو دێهاتەکانی ئەم وڵاتە لە ناو شارەکان خزمەتی بەشە ئاینی و بەشە کۆمەڵاتی و نەتەوایەتیەکە کردووە. مامۆستا ڕەوف پیاوێکی گەورە بوو بە تایبەتی کاتێک کە من بە خزمەتی گەیشتوم من دیارە لە مامۆسایانی لە پێش خۆم درەنگتر بە خزمەت جەنابی مامۆستا گەشتوم من لە فتوا بینیومە. مامۆستا لە فتوادان پیاوێک بوو جگەلەوەی کە عالمێکی پایە بەرز بوو بە تایبەتی لە بەشی فەڕایز بەشکردنی میرات و دابشکردنی بەشەکان کە کۆمپیوتەرێک وا بوو پیاوێک بوو گوێی ئەگرت هەتا کۆتایی پرسیاری خاوەن پرسیارەکە و خاوەن مەسەلەکە دواتر وەڵامی ئەدایەوە کە وەڵامیشی ئەدایەوە وەڵامەکەی تر پێویستی زۆر بەکەم پێداچوونەوە بوو ئەوەندە جوان وەڵامەکانی لە جێگەی خۆیان ئەدایەوە. مامۆستا ڕەوف ئەوەندەی کە من لە خزمەتی ژیان پیاوێک بوو هەموو گیانی خزمەتکردن بوو بەم نەتەوەیە بە ئاینی پیرۆزی ئیسلام بە دۆزی مەلایەتی و وەکو مامۆستایەکی کورد هەمیشە ئاواتی خزمەتکردن بوو بە گەلەکەی هەتا ئەو کاتەی وای لێهات کە نەیەتوانی ئیتر بێت بۆ ئەنجومەنی فتوا یا لە توانای ئەوان نەما بوو هاتن و ڕۆشتن و دانیشتن لە ئەنجومەنی فتوا ئەنجا وازی هێنا و ئیعفاکرا لە فتوا و ڕۆشتەوە ماڵەوە کە زۆر جاریش لە ماڵەوە سوینە خزمەتی و داوای ئەوەمان لێکرد کۆمەکمان پێ بکە بە هەندێشت. مامۆستا لە ڕووگەی مەلایەتی و زانایەتیەکەشەوە کە چووە شوێنێک
زۆر گران خەڵکەکە دەست بەداریە بوو هەتاوای هاات لە گەڕکی کاری زوش بۆ ئەو ناوچەیە بە مامۆستا مەلا ڕەوفی شەفیق بەگ کە خۆی لاسا خەڵکی دەوری شارستێن و گزمە جاپانەیە بە مامۆستا ڕۆفی شەفیق بەگ ناوی دەرکرد کە لە مزگەوتی شەفیق بگ بوو ئەوەندە زۆر لەوێ بوو بوو بە مامۆستا مەلا ڕۆفی مزگەوتی شەفیق بەگ بەو ناوە ناوی دەرکرد و هەتا کۆسی دوایشی کرد ئەو ناوە ئەو پاژناوەی پێوەما لەبەر ئەوەی کە ئەوەندە لە ناو خەڵقا خۆشەویست و جێگیر بوو کە خەڵقی دەستی لەبەر ناداگەر خۆشی بیستای بڕۆشتای خەڵق نێهێشت بڕوات. بەڵێ بینەرانی عزیز و خۆشەویستی ڕچەی زانایان ئەوەی بینتان و بیستتان لە زار و زبانی ئەو مامۆستا عزیز و خۆشەویستانە لەسەر خزمەت و پلە و پێگە و پایە و زانستی ڕێزدار جنای مامۆستا مەلا ڕەوفی شارستێنی ئێمە خوددا یار بێ لە بەشی دووەمی بەرنامە زیاتر لە خزمەت ئەو کەڵە پیاوە دەدوێن بۆی بزانین چ مەدرسەیەکی گەورە بووە کە ئێمەمان وەکو کورد کەڵە پیاوی ئاوامان تێدا هەبووە کە لە ئاستێکی زۆر بەرزی زانستی لە خزمەتێکی زۆر زۆری کۆمەڵایەتی کە دەست و دەور و ڕۆڵێکی زۆر کاریگەری هەبووە لە چاوەڕوانیدا هێلینەوە لە بەشی دووەمی بەرنامە لە خزمەتانە بەردەوامە بین تاوکات ئەسپاردەی خودداتانەکەین کە سپاردەوە زاناکە. سلام علیکم و ڕەحمەتوڵڵاهی وبەڕەکاتوه.